شوان دیارە کۆبوونەوەی پەرلەمان دواخراوە بە ڕۆژی پێنجشەمە بڕیارە پێنجشەمە بابەتەکانی ئەوە مادەکانی پرۆژە یاسای بودجێ بخرێتە دەنگدانەوە پێدەچێتم جارە یاسای بودجێ لە پەرلەمانەوە تێپەڕێنرێت چامادەکارێک لەلایەن فراکسیۆنە کوردیەکان سەبارەت بە پشتگیرێمی کوردستان لە بودجێدا هەیە. بەڵێ گوڵباغ دیارە کەمێک بەر لە ئێستا دەستی سەرۆکایەتی پەرلەمان ڕاگەیەندەوەیان بڵاو کردەوە و کارنامەی پەرلەمانیشیان بڵاو کردەوە کە لە کارنامەکەدا ڕۆژی پێنجشەمە کاتژمێرێکی نێڕۆ دیاری کراوە بۆی کە دەنگدان بێت بە پرسی پرۆژە بودجەکانی ساڵی 2023 و 24 و 25 وامێ ئاماژە بۆ شکم کە یعنی کەشمەکەشێکی زۆر هەبوو لەسەر ئەوەی کە چ کاتێک دیاری بکرێ بۆ دەنگدان و پەسەندکردنی پرۆژە بودجە و لەگەڵ ئەوەشدا یعنی هەوڵێکی جدی هەبوو یعنی سەربارەوەی کە دەستکاری 5 بڕگە کرابوو لە نێو دوو مادەکە پێویستبوون بە پشتگیرێمی کوردستان کە مادەکانی 13 و 14 بوون بەڵام دوجار پەرلەمانی عێراق و دەستی سەرۆکایەتی پەرلەمان یعنی ئەجەندای کۆبوونەوەکەیان بڵاو کردەوە و ڕاینگەیان کە ڕۆژی پێشەمە ئەمە لە کاتێکایە کە بڕیار بوو ئەمڕۆ لێژنەی دارایی داوایان کردو لە دەستی سەرۆکایەتی پەرلەمان بەرەوەی کە کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە بچێت کە تایبەتە بە پەسەندکردنی بودجە کۆبوونەوەیەک ئەنجامدەن بەڵام دەستی سەرۆکایەتی پەرلەمان چاوەڕێی لێژنەی داراییان نەکرد و سبەینێ بڕیارە کۆبوونەوەیەک بەڕێوە بچێت کە کۆبوونەوەکە لە نێوان لێژنەی دارایی سەرۆکی فراکسیۆنەکانە بۆی کە دوجار لە نێو ئەو کۆبوونەوە بڕیار بدرێت کە بەچی میکانیزمێک دەنگدانەکە دەست پێ بکە و سەبارەت بۆ گرفتانەشی کە هەبوون چونکە پەر دیموکراتی کوردستان یعنی بەتەواوەتی بێتاگیری لەسەرەوە کرد کە بە هیچ جۆرێک نابێت ئەو 5 بڕگەیە دەستکاری بکرێت و ڕەشنووسەکە بەو شێوەی کاتۆ لەلایەن حکوومەتەوە بەو شێوە دەنگدانی لەسەر بکەن بۆ قسەکردنی زیاتر ئەسپەلای بەڕێز ئامانجەرگەی پەرلەمانتاری فراکسیۆنی پارتیەوە دوێنم کاکەمە سڵاتان لەبێ یعنی ڕۆژی پێنجشەمە دیاری کرا بۆ دەنگدان بە پرۆژە بودجەی ساڵی 2023 و 24 و 25 میکانیزمی دەنگدانەکە چۆنە بێ و لەسەر چ بنەمایەک ئەم دەنگدانە بەڕێوە چەمە لە کاتێکە کە پارتی دیموکراتی کوردستان تاوەکو یعنی چەند کاتژمێرێک بەر لە ئێستاش یعنی ئاماژەیان بۆ کرد کەوان دەنگ بە پرۆژە بودجەکە نادەن بەمشووی ئێستا بە پێ زانیاریانی کە بەدەستمان کەوتووە طبعاً لە چەند ڕۆژی ڕابردوو دەنگۆیەکە بوو کە اتفاقی کراوە لەسەر مادەی 13 لە ئەساس مادەی 14 ماوە بەس بە پێ ئەو زانیارانی کە ئێمە دەستمان کەوتووە نزیکبوونەیەکی زۆر باشەیە لەلایەن هەموو کوتلە سیاسیەکان لەبارەی ئەو مشکلانەی کە پارتی دیموکراتی کوردستان دەربارەی مافی هەرێمی کوردستان لە ناو بودجەی ساڵەکانی 2023 2024 2025 هەیە بۆیە شەر ئەمڕۆ جەدوەلی جەلسەی دەنگدان لەسەر موازنە بۆ ڕۆژی پێنجشەمە دیاری کرا. ڕێکەوتنێکی سەرەتایی کراوە لەسەر مادەکانی 13 و 14 بەتایبەتەوەکو تو ئاماژە پێکرد ڕێکەوتن کراوە لەسەر مادەی 13 بەڵام مادەی 14 چی لێ بەسەردێ ئێوە وەکو فراکسیۆنی پارتی دەنگی پێدەن چنێ هەوڵی پەرلەمانەوە حقیقت ئەو لێک نزیکبوونەیە کە ئێستا اتفاقی لەسەر کراوە معلوماتمان لەسەری نیە بۆیە ناتوانین تەفاسیل لەسەر بدەین کە چی کراوە چی نەکراوە بەس ڕەشنووسێک ڕێکخراوە کە هەموو لایەنەکان متفقن لەسەری و ئینشاڵڵا خێریشتیا بێتن سەبارەت بە کۆی گشتی پرۆژە بودجەکە کە بڕیارە ڕۆژی پێنجشەمە دەنگی لەسەر بدێ گوشارێکی زۆر هەیە لەسەر لێژنەی دارایی لەسەر حکوومەت لەسەر پەرلەمان تاکو بە زۆی پرۆژە بودجەکە دەنگدانی لەسەر بکرێنی پێتەنە دوجار ڕۆژی پێنجشەمە هێرانێ هۆڵی پەرلەمان دەنگی لەسەر درێ بەتاکیدیەوە ئەگەر بێت ڕۆژی پێنجشەمە گۆڕانکاری بەسەردانێتن کە پرۆژە بودجە هات بۆ پەرلەمان بەتاکیدیەوە دەنگی لەسەر دەدرێتن و بەڕێ دەکرێتن. سەبارەت بەو گۆڕانکاریانەی کە هەبوون ینی باسی گواستەوەی پاراکە ینی لە نێوان وەزارەتەکانە لە نێوان شارەکانە هەموو ئەوانە ڕێکەوتنی لەسەر کرا چکە تاوکو ئێسش ئەنیە دۆنگویانەیە بەتایبەت ینی هەم فراکسیۆنە شیعەکان و ئەندامانی ینی لێژنەی دارایی شیعەکان و هەم سونەکانی شەنە لەسەر پشتی پارێزگاسیۆنەکان گرفتیانە بوو پێتەنەوەی کە ئەو گرفتانە شەرسەر بەتەکیدی سیغەیەک دۆزراوەتەوە کە هەموو لایەک متفق من لەسەری بۆیە بۆ دوا جاریش بەیانی کە لیژنەی دارایی و ڕێز کوتلەکانی هەموو حزبەکان کۆ دەبنەوە تاکو تاکیدێکی تەواو لە هەموو گۆڕانکاریەکان ناو ڕەشنووسەکە بکەن و بینێرن بۆ پەرلەمان ڕۆژی پێنجشەمە. دەستخۆش بە زۆر سپاس کەواتاوی کە جۆبیسمی کۆمەڵە زانیاری وردبوو لەسەر کۆبوونەوەی ڕۆژی پێنجشەمەی پەرلەمانی عێراق کە تایبەتە بە پەسەندکردنی پرۆژە بودجەکانی ساڵی 2023 24 و 25 لەگەڵ ڕۆژە ئاماژە بۆ بکەن کە ئێستا هەوڵەکان لەوەیە چڕکراوەوە تاکو بتوانێت ئەو ڕێکەوتنانی کە کراون و بە تایبەت ینی پارتی دیموکراتی کوردستان کە پێشووتر پێداگیری لەسەرەوە کرد کە بە هیچ جۆرێک نابێت ئەو 5 بڕگەی ئەو دوو مادەیە دەستکاری بکرێت بۆ ئێستا ینی نیمچە ڕێکەوتێکی سەرەتایی کرا بە تایبەت لەسەر مادەی 13 جەخت لەسەر کراوەوە کە ینی هیچ
گرفتی چینیە تەنها مادەی 14 کە گرفتی دروست کردووە و ئەو دەنگویانش کە هەبوون لەبارەی و گرفتانی کە بۆ پارێزگا سونیەکان هەبوون و ئەو گرفتانەشی کە هەبوون کە گواستنەوەی پارە بوو نزیکەی 7 تریلیۆن دینار بوو ینی لە نێو ینی شارەکانی خواری عێراق کامە گرفتی گەورەی دروست کردبووە خودی با بڵێن سەرۆکوەزیران چەند جارێک جەختی لەسەرەوە کردبوو کە پێویستە لە کاتی دیاریکراوی خۆیدا ئەو گرفتانە چارەسەر بکرێت بۆ 2000 پرۆژەکە بە ئامادەکراوی بێنێتە ناو پەرلەمان بۆی کە کۆدەنگی لەسەر هەبێت.